سڵاتوانی بێەوەم کاتتان باش بینەران لاڵقی لە گفتوگویەکی تایبەت لە کەناڵی ئاسمانی ڕێگا لەگەڵتانین کە تێدا هەوڵەدەین لە زنجیرەیەک گفتوگۆ لەبارەی بیری توندڕەوی یان بیری توندڕەوی ئاینی ئیسلامی سیاسی بکەین. هاتنی داعش لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و هەڵتۆقینی لە کاتێکدا پرسیاری جەوهەری لەسەر کۆی ئەم سیستەمە خستەوە کە لەم ناوچەیە باڵا دەسا بە تایبەتی بیری ئاینی کە لە ئێستا زۆرترین گفتوگۆی لەسەر دەکرێ و لەو لاشەوە بیری ئیسلامی سیاسی و بیری توندڕەوی ئیسلامی سیاسی دەبێتە تەوەری گفتوگۆی ئەم گفتوگۆیە تایبەتە. ئایا داعش تەنیا هێزێکە لە بەرامبەرمان وەستاوە یان داعش لە ڕاستیە هێزێکە لە ناو ماڵەکانمان بوونی هەیە؟ سەرچاوەکانی بیری توندڕەوی ئاماژەکانی بیری توندڕەوی چین لەم ناوچەیە لەم بارەوە لەگەڵ سیروان عەبدول نووسەر لەگەڵمان دەبێ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. کات سیروان ئەم کاتت باش زۆر خێر. لەوە دەست پێ بکەین تێگەیشتنی زۆرا زۆر دێ لەبارەی بیری توندڕەوی ئاینی بەسی تێگەیشتنی ئێوە ئاماژەکانی بیری توندڕەوی چین لەم ناوچەیە. ئەگەر پرسیار لەسەر ئاماژەکانەکەواتە منە بێت هەت بەو ڕستەی تۆ دەست پێ کۆنترۆڵی تێگەیشتنی جیاوازەیە ئەبێ ئێمە لەسەر پێناسەکە پێک بینەوە کاتە بزانین ئایا ئاماژەکانی هەیە لای ئێمە یان نا. من پێم وایە تۆزێک تۆزێک جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان کەسێک و بۆ کەسێکی ترکە توندڕەوی لێکەداتەوە. ئەوەی من بینیومە لە لای ئێمە توندڕەوی تەنها زیاتر بیر لای توندڕەوی دەستوەشیێنە یا توندڕەوی تند و تیژ. مەرج نییە ئەمە ئیلا هەر بەس ئەمە توندڕەوی بێ و دروستیش نییە بەس ئەمە پێناسە بکەین بە توندڕەوی، چونکە ئەوەی کە توندڕەوی ئەگاتە ئاستی توندوتیژی و دەستوەشاندن نەتیجەوەیە کە توندڕەوی مەوجودە. کەواتە ئەوەی کە توندڕەوی مەوجودە لە کۆمەلگایە ئەمەیە کە پوتەنسیەلی ئەوەی تایە کە ڕۆژە لە ڕۆژان دەست بوەشێنێ و ئەمەشەکە ئێمە ئابێت ئێمە بیرمان لای بێت و بزا ناوی بدەین توندڕەوی، یعنی بە معنایەکتر پێناسەیەکی تۆزێ بەرفراوانتر بدەینە توندڕەوی لەوەی هەروە پێناسەیەکی بەرتەسکی بدەینێ. بچینە سەرەوەی کە توندڕەوی بە هەموو شێوەیەکی ئەگە دەستوەشێنیش نییە لە لای ئێمە ئاماژەکانی چیە و چی نییە. دیسانەوە ئەگە تۆ ئاگداربی من لەم ساڵانەیە خێرا هەوڵم داوە کە پێناسەیەکی تۆزێ لەوە بەرفراوانتر بۆ توندڕەوی بکەم. باسیەوە کە مەڵێم توندڕەوی هەر ئەوە نییە کەسێک ڕایەکی توندەدات کە بەرامبەرەکەی دڵەیەشێنێ، یان توندڕەویەوە نییە کە ڕایەکی وا توندەدات کە بۆی هەیە لە ڕاسیزم نزیک بێتەوە یا ڕاسیزم بێ. توندڕەوی زۆرجا ڕایەکە کە کاری جددیە کارکردنی جددیە بۆ ئەوەی تۆ ممارسەی ئازادیەکانی خۆت نەکەی. یەکێک لەوانە ئازادی دەربڕین. بەم معنایە بێت ئەگە پرسیارەکەی تۆ لەسەرەوەی ئاماژەکانی لە کوردستانە بەچی ئەندازەیەکەیە، من پێم وایە ئازادی دەربڕین. تۆ دیاریەکەی لە مەسەلەی دینە، من پێم وایە ئازادی دەربڕین لە بەرامبەر دینە بێ ئەندازە پاشقشەی پێکراوە. بۆیە ئاماژەکانی توندڕەوی لە کۆمەلگای ئێمەیە زۆر زۆرە تا ئەو شوێنەی من پێم وایە خەڵکانێک هەن کە بێ شەرمانە نایشارنەوە کە بە ئەندازەیەک تووڕەن بۆ نمونە لەم ڕۆژانە تۆ بینی بێشەرمیەکی وا ئەنوێندرێ کە کەسێکەڵێ داعشم پێ قبوڵە. من پێم وایە دوایەوەی داعش و شتانەی کردووە پێم وایە لەشفرۆشی زۆر جوانترە، لەشفرۆشی زەمی زۆرە کرد، لەشفرۆشی زۆر جوانترە لەوەی کەسێ بێ بڵێ من داعشم پێ قبوڵە. داعشێک کە فوتبۆل بەسەری ئینسانەوەکە، ئێمە ڤیدۆمان بینیوە فوتبۆل بەسەری ئینسانەوەکە. بۆیە من ئەواڵم کە ئاماژەکانی توندڕەوی لە کۆمەلگای ئێمەیە بێ ئەندازە زۆرن، ئاماژەی ترسناکن. بەڵام منیش ڕێگەویستمەوە بڵێم بەڵام ئاماژەی تایە کە پیشانیەدا ئەوەندە ترسناکە کە پۆتەنسیەلی تیا هەیە داعش بەرەبەرەیتر بێتە ناو ئێمەوە. من حەزەکەم بەو شێوەیە بڵێم لە شوێنێکی ترە ئەمە باس کرد کە لە ناو کۆمەلگای ئێمەیە بەتایبەت لە ناو حەزبە ئیسلامیەکانە خەڵکانێکی وا توندڕە و هەن کە هەر لە ئێستاکەەوە جوندیەکی دڵسۆزی داعشن ئەگەر بێت و داعش ئەمریکا لی نەدات و ئەوان بتوان بێنە ناو کوردستانەوە. من پێم وایە داعشەکە ئەمریکا لی نەدا باسانی دێتە ناو کوردستان و متاسفانە بۆ شێوەیە چونکە هێزی پێشمەرگە هێزێکی هەشە و گەندەڵی خواردوویەتی. بوونی داعش ببوورە بوونی داعش لە کوردستان پێوانە دەکرێت تەنیا بە بوونێکی سەربازی یان بە بوونێکی مۆڕاڵی و پەروەردەیی و ئەخلاقی.
پرسیارەکە تێگەم چونکە داعش لە مووسڵا بەو شێوەیە وجودی نەبوو کە بۆ نمونە لە کوردستان وجودی هەیە بەڵام داعش بووە ئەوەی کە ئێستا کردوێتە معقەلی خۆی و تەواو ڕەگی تاکوتاوە لەوەیە قەزم ئەوەیە کە کاتێک کە تونڕەوە دەستوەشێنەکە دێتە ناو ساحەکەەوە تۆ خۆشت نازانین لە ناکاو خەڵکانێک گەنجانێکی کە هیچ ئاگایان لە سیاست و دین و چیش نەبووە لە ناکاوە ئەبێتە کەسێکی جەلاد و سەربڕ بۆ داعش ئەمەیە من قەلەقەکە ئەمەیە منەڵێم کە ئەو حزبە ئیسلامیانە ئێستاکە کۆمەڵی خەڵکیان گرتوۆتە خۆیان ئەم کەسانە پوتەنسیەلی ئەوەیان تایە ببن بە سەربازێکی زۆر دڵسۆزی داعش لە داهاتوویەکە ئەگەر داعشیش بە دیاریکراوی داعش نەبێت من قەزم تونڕەوی ئیسلامیە تاوشێنی من ئەتوان بیان شوبهێنم بەوەی کە ئەو حزبە ئیسلامیانەی کە لە کوردستانە هەن ئەتوان بڵێم ئەسپی تەروادەی داعشن لە ناو کوردستانە ڕەنگە حەزەکەم تەوزیحی ئەو ئەسپی تەروادەیە بدەم چونکە ڕەنگە بینەرمان زۆر ئاگداریەوە نەبێت بەشێکی ئەسپی تەروادە ئەوەیە کە لە ئەستورە کۆنەکەیە لە باسی هێزی گریکەکانەکە کە شاری تەروادە حەسرەکە دەورەگرن بەڵام ناتوان بچنە ژوورەوە بەڵام چیەکەن ئێستا ئێمە دەورمان گیراوە هەرێمی کوردستان داعش دەوری گرتووە ناتوانێت بێتە ژوورەوە بەڵام چیەکە دێ ئەڵێ ئەوە من وازم لە ئێوە هێنا لە ئەستورەکەیە یۆنانیەکان ئەڵێن وازمان لەو شارە هێنا وەک ڕێمزێکیش بۆ پیرۆزبایی لە بەرامبەرەکەیان کە ئێوە وتن ئێمە وازمان لە ئێوە هێنایەوە سەرکەوتن ئەسپێکی دارینەی گەورە دروست دەکەن ئەینێرنە ناو شارەکەەوە ئەم ئەسپا لە ژێریا لە ناو دارەکەیە ئەو هێزی یۆنانی لەم مەسلەی ئێمە هێزی داعشە چەندین کەسی مدەڕەبی خۆی ئەنێرێتە ناو شارەکەەوە شەوکە خەڵکەکە ئاخەوێ و دڵخۆشن بەوەی کە توانیمان یۆنانەکان لەسەر سنوور ڕاگرینێن ناو شارەکەەوە ئەوان چون دەرگای شاریان کردەوە و یۆنانیەکان یان داعشیان هێنایە ناو شارەکەەوە من پێم وایە حزبە ئیسلامیەکان کۆمەڵی خەڵکی مدەڕەب یانی بەو دەرەجەیە دڵسۆزیانتیایە بۆ داعش کە دەرگاکان بکەنەوە ئەگەر ئاگدار نەبیت. بەڵێ زۆر باشە. دەتوانین بڵێن دەرئەنجامی بیری ینی داعش و گروپەکانی تری وەکو قاعیدە و هێزە تیرۆریستەکانی تر بەرئەنجامی بیری توندڕەوی ئاینین؟ حتمەن نتوانین بڵێن توندڕەوی ئاینیە بەڵام اینجا پرسیارەکەوەیە توندڕەوی ئاینی چییە؟ توندڕەوی ئاینی ئەو فێرکردنەی هاوڵاتیە کە پێی ئەڵێ لە ناو کۆمەلگایە هەر کەسێک کە ڕای لەگەڵ تۆیان نەبوو کە دینەکەی تۆ بۆ دەسەڵاتدارێتی دەستەدا لە دەستورە جێی بکرێتەوە نازام چی ئەمە لەسەر ناحەقە. یعنی من توندڕەوی بەو شێوەیە تعریفەکەم کە کار بۆ ئەوە ئەکا خەڵک تۆلەرانس و تەحملی بۆ شتهایەک نەبێت کە ئاشکرا دیارە ئازادی ئینسانە ئینسان بحکمەوەی ئینسانە و ئازادیانەی هەیە بە معنایەکی تر ئەفزەلیەت بە ئایدۆلۆژیاکەی و بە دینەکەی خۆیەدا بەرامبەر بەوەی کە ئینسانێک ممارەسەی جەوهەری حەقیقی خۆی بکە یعنی بە معنایەکی تر ئینسانە کاتە لە پێناو ئایدۆلۆژیایەدانێ نەک ئایدۆلۆژیا لە پێناوی ئینسانەدا بنێ یان من حەزەکەم بۆەوەی وازەح بێت و باسەکەمان زۆر وشک نەبێ نمونەی ئەو ساڵی 2002 بێنمەوە کە لە سعودیە معمەلێک گڕی گرت معمەل بوو ژنان ئیشیان تیا کرد بەڵامیتە بە تەبیعەتی حاڵ بە عەبا و پەچە و شتەوە ئیشت پێ ناکرێ ئەمان عەبا و پەچەکانیان لە ژوورۆ داهێنێن بەڵام هەموو کرێکارەکان کچن بەڵام چونکە تۆ ئەخلاقێک لە مجتەمەعات جێ کردوێتەوە کاڵی کچ بە هیچ شێوەیە نابێت هیچ شوێنێکی دەرکەوێ ئەگەرچی کچ خۆی حەزەکات بۆ نمونە تەنورە لە پێکاتشی لە پێکات لەو سەریشەوە دێت کاتێت و پێڵی کاکە محەجەبە کێشەی ئەمە هەیە ئاڵێمە ئازادی جلو بەرگە ئەبێتە کەسێک لە من و تۆ جدیتر لە دیفاعکردن لە ئازادی جلو بەرگە بەڵام کە دەیتە سەر ئەوەی کە کچیش هەیە لە ناو معمەلەیە پێویستی ئازادی جلوبەرگی هەیە و حەزەکات تەنورە لە پێکە ئەمەیان قبول ناکە تا ئەو شوێنە قبوڵیان نەکرد کە کاتێک معمەلەکە گڕی گرت و ژنەکان ڕایان کردە دەرەوە ئەو کەسانی کە هاتبوون ڕزگاریان کەن بینیان لەمانە کەسانێکن بە جلێکەوە هاتوونەتە ناو مجتەمەع و لە ئاگرەکە نەجاتیان بووە کە جلێک نییە مجتەمەع قبوڵیکە بۆیە داوایان لێکرد بچنەوە ناو بیناکە ئەگەرچی بناکە گڕی گرتە بوو لە کۆتاییە ئەوانەی کە برانەوە ناوت بیناکە 12یان سووتان مردن 55یان سووتان نەمردن. کەواتە لێرە پیرۆزی
ئینسان ناکەوێتە بەردەم پرسیارێکی جەوەریەوە کەواتە لێرە پیشانی یەدا کە تەسەور کە ئێمە زۆرجە ئایدۆلۆژیایە دینەکەمان پێش ئینسانە خەین دینێک لە پێناوی ئینسانە نەبێت تونڕەویە زۆر گرنگە لێرە ئێمە بچینە سەرەوەی کە بە تایبەتی ئەم پەروەردە دینی هەیە یان ئەم پەروەردەی ئێمە هەیە لەم ناوچەی هەڵبەتەکە ئێمە قسە لەسەر بیری توندڕەوی ئاینی دەکەی هەندێک جار ڕەنگە بیری توندڕەوی ناسیۆنالیستیش ببیندرێ یان بیری توندڕەوی تریش ببیندرێ بەڵام لەم هەڵومەرجەی ئێستا کە ئەوەی پێشێلی زۆری مافەکانی کردبێ و هەڕەشەی جدی بێ دەبیندرێ و لە حاڵەت دەرچۆ و دیاردیەکی زەقا بیری توندڕەوی ئاینیە و ئاینی ئیسلامە بە تایبەتی و ئیسلامی سیاسی سونەیە بە تایبەتی تریش کاتێ ئەم پەروەردەی ئێمە هەیە کاتێ ئینسانێک دروستەکە لەم ناوچەیە کە پێی وابێ تەنیا دینەکەی ئەو ڕاستە و پێی وابێ کە دەبێتە نامامەڵە لەگەڵ کەسانێک بکە کە هەڵگری هەمان دینی ئەون و لە دەروی دینی ئەو دینەکانی تر هەموو باتڵن ئەم جۆرە لە مەطلق گراییە لە پەروەردەکردن تا چەند دەتوانین ئەوەی ڕوودەدا بەرئەنجامی ئەم مطلق گراییە لە پەروەردەکردنیەکی دۆگمایانە لە هەناوی سیستەمی پەروەردەی ئێمە جارە پرسیاری ئەو بکەم مەبەستت پەروەردە تەنها پەروەردەی ناو قوتابخانەکانی یا پەروەردە لە شێوەیەکی گشتی لە ناو خانەوە سیستەمە پەروەردەیە کە باڵا دەستە ئەتوانین ئینسان ناوی بنێ سۆسیالیزە ئەگەر بێت و مەبەستمان بەس تەنها مەکتەب نییە سۆسیالیزە کەسێک کە چۆن تێگەینی لە کۆمەڵگا من ئەو قسەم زۆر پێ دروستە کە تۆ باسی ئەوواکەی کە تەنها تونڕەوی ئاینی مەوجود نییە تونڕەوی جۆری تریشەیە و باسی ناسیۆنالیستیەکەی لە کۆمەلگای ئێمەیە تونڕەوی زۆر جۆرا و جۆرەیە بە مانایەکی تر بۆ نمونە ڕاسیزمێک هەیە لە بەرامبەر لە بەرامبەر کاکەیەکانە لە بەرامبەر نازام ڕاستزمێکی لە بەرامبەر یەزیدەکانە نمونە هەرە زاقەکەی و نمونە هەرە سەلمێنەرەکەیە ئەمە تەنها بۆی هەیە ڕاستیزمێکی دینی نەبێت بۆی هەیە ئێستاکە تۆ بێنە پێشاوی خۆ ئێستاکە سبەی و دووسبەی یەک دوو لەو میرانەی یەزیدەکان بێن بڵێن نەخێرێمە کورد نین چی ڕاستیزمێک بەرامبەر بەم کەسانە ئاکرێتەوە کە بەوەی یان چەند کەس پشت لە کارەساتەکەیان نەکات چکاڵەوە وتی کورد نیم دەم ڕۆژانە بینیمانێمە لە جینۆسایدکردنی یەزیدەکانە قسە لەسەر واکرە بەخوا ئاخرەمە خۆ زۆریش خۆیان بە کورد نازانەوە چیەوە گرتان گرتوواڵێن بۆشیە ئەبێوایان لە بەرامبەر بکرێ بەڵێ ڕاستیزم جۆرێکە لە تونڕەوی ڕاستیزم تەنها ڕاستیزمی دینی نییە ئەتوان بڵێن شۆفێنی دینی نییە بۆ نمونە شۆفێنیەتی هیتلەر شۆفێنە نافاشزم ئەتوانین بڵێن فاشزمی هیتلەری کە لە فۆرمی نازیە خۆی عرض کرد دینی نەبوو عرقی بوو نەتەوەیشی هەیە چەندین جۆری تریشی هەیە ئەوەی کە سیستەمی پەروەردە ئەوەی سیستەمی پەروەردە چۆن ئێمەوا سۆسیالیزابین ئێمە لە کۆمەلگایەکە پەروەردابین و سۆسیالیزابین کۆمەلگایەکە پێی وایە یاوا وامان لێ تێگەێنرێ کار هەمومان دەبێت شەڕ بۆ ئەوە بکەین بەشی خۆمان بپچڕین بۆ عرق و بۆ گروپ و بۆ جەماعەتی خۆمان بپچڕین یا بۆ حەزب یا بۆ دینی خۆمان بپچڕین پەروەردەیەکی تر گرنگە ئەوەیە کە ئێمە پێ لەسەرەوە دابگرین بڵین نابێ ئازادی ئینسان ئەوانەی کە بڵین مافەکانی مرۆڤ پێشێل بکرێ لەم لەحزەیە منێکی ئەلمانی پێش هەر کەسێکی تونڕەوی ئیسلامی شەڕکەری قەزیەی خەڵکی موسڵمانم پێشەوەی ئەو بیکە یعنی بۆ نمونە من شەڕکەری ئەوەم من پێش هەر قەزەیەکی تر قەزەیەکی گرنگ بەلامەوەیە کە خەڵکی موسڵمان حەقی هەبێت کە ممارەسەی ئاینی خۆی بکە كلن تعبیری لێ بکە بۆ نمونە ئەگە سبەی و دووسبەی لە دایرەی تربیە پێویستیان بە مۆوەزەفێکە من دژی ئەوەم کە لەبەرەوەی کابرا ڕیشی هەیە ڕیشێکی گەورەی هەیە ئیشە وەزیفەکەی نەدرێتێ ئەمە ئەبێ بە تەمیز ئەمە ئەبێ بە دیسکریمنیشن ئەمە ئەبێ بە تەفرقە من دژی ئەمەم پێش هەر کەسێکی تر ئەگە ببینی منم نمونەیەم هێنایە بۆی پێ بڵێم ئێمە ئەگەر بتوانین بە عەقڵێکی دنیای مۆدێر یان بە پێوانەی مافەکانی مرۆڤ خەڵک سۆسیالیزە بکەین ئەو کاتە تونڕەوی نامێنێ تونڕەوی ئەوە نییە تا ئێستا بە پێوانەی تر ئێمە خەڵکمان پەروەردە کردووە ئێمە بە چەند پێوانەیە کردومانە کە من پێم خەتەرناکە
یەکێ لە پێوانەکان کە من پێم خەتەرناکە ئەوەیە کە هێزێک دێت دەڵێ کاکەگیان هەموو لە سەدا 95مان ئەم باوەڕمان بەم دینە نییە بە کەواتان دینەی من هەموو ئەحکامەکانیشی هەر ئەحکامێکی کە من بەناوی زۆرینە و کەمینە یان ئەحکامەکانی ئەوەنە نین کە دنیایەکی وڵاتێکی مۆدێرنی پێ ببرێتە ڕێوە بەڵام مەڵێ قەینە ئەوانی کە سابتمان کردووە لە قورئانە هەیە و دوایش لە سونەیە هەیە جارێمانەمان بۆ سابت کە نەمانە بێ لەیلانە درێمە خەتی سوورە اینجاکەش لەسەر ئەساسی ئەم قورئان و سونەیەشتی تریش دروست دەکەین یان یاسای ترە نووسینەوە و هەمومانە بێ ڕەچاوی بکەین ئەمە جۆرێکە لە تونڕەوی جۆرێکی تر لە تونڕەوی یان جۆرێکی تر لەوەی کە تونڕەوی دروست دەکات تۆ مراعات نەکردنی مافەکانی مرۆڤ ئەوەیە کە مجاملە لە وڵاتی ئێمەیە یان ئۆپۆرتۆنیستیەتێک و نەوعێک لە ئینتهازیەت هەیە بەوەی کە ئێمە دێین ئەڵێین وەرە شتێ بکەین تۆ باوەڕداری من باوەڕدار نیم وەرە شتێ بکەین بۆی سلم یان ئاشتی کۆمەڵایەتی بکەوێتەوە وەرە من و تۆ من زۆر ڕاکانی خۆم بە قوڵی پێت ناڵم کە چەند بەجی دەرەجەیە قسەکانی تۆم پێ ناماقوڵە و تۆش پێم مەڵێ ئەم ئێستا ئەرگومنتێکی جددی لە کۆمەلگانیە ئەرگومنتێکی جددی و ڕاشکاوانە لەبارەی یەکتر و فکری یەکتر ڕستەکەم بەسەر و یەکسەر لە سەر و پرسیارەی تۆ ئەم سڵحە تونڕەویە نەرم ڕەوی نییە خەڵکێک بۆی هەیە لە فۆرماوا ببینە ئاها وەتا ئێمە دانیشتوین لەگەڵ بۆ نمونەمنێکی ئەلمانی لەگەڵ بێباوەڕ لەگەڵ نازانچیا دانیشتوم و دانیشتوین بەس من پێی ناڵێم کاکە تۆ وەرە شتێکم پێ بڵێ ئەگەر تۆ پێت وایە ئەلمانیەت دەبەنجیە پێم بڵێ دەبەنجیە دەگەی من چاوەڕوانی مێ ئەو کاتە سقەیەکی زیاترمە بێت من حەز بکەم تۆ قسەی ناو دڵی خۆتم پێڵێ من مجاملەیەکی مزەیەف وام لێ کات کە حەز بکەم قسەی خۆم ناڵێم قسە نەکردنی ناو دڵی خۆت تونڕەویە خاتەوە ئەوانەمانن تیرۆرەکەن کاتێک کە ئەبینن کەس خۆی قسەی ناتوانێت بگەێنێ و کەسیش قسەکەی ناو دڵی ناگەێنێ دەوترێ هەندێک یەکێک لەو بیرمەندانی دەڵێ کاتێت و ئەگەر قرار بێ نیقاش بکەی لەگەر یەکێکە پێشتر پێویستە لیستێک لە خاڵت دیاری کرد بێ کە ئیسعدادت هەبێت لەسەر چەندین خاڵ سازش بکەیت کاتێک تێگەیشتێکی مطلقگەرایی هەیە لای ئێمە بە باوەڕەکانمان ئەمە مەجای گفتوگۆی کراوە و مەجای سازشکردن دەهێڵێتەوە کاتە من ئەم پرسیارە ڕەبت بکەم بە پرسیاری پێشوتەوە باسێواکەی کە ئارگومنتەیە لە کۆمەلگای ئێمەیە و پرسیاری دووەمت وەک دەرەکەوێت تۆ باسی ئارگومنتێکەکەی کە زیاتر لە مفاوەزاتە چێن نەک دیبیتی ناو فەزای گشتی من نەزانم مفاوەزاتەیە ئەو بیرمەندەش کە تۆ باسێکەوە من بۆ خۆم پێم باش نییە قسەیکی وا بوترەوە ئەو مفاوەزاتە لە کۆمەلگای ئێمەیە ئارگومنت هەیە یاننا ئەتوانین بڵین ئایا لە کۆمەلگای ئێمەیە دیبیتێکی ئازادانە هەیە نا ئەگەر بێت و تۆ مقارنەیەکی بە وڵاتانێکی ترکە خوتوانی وانە ئاشتیواییەکی ئیجتیماعی چاک جێ پێ بگرن نالای ئێمە بە هیچ شێوەیەک ئارگومنتی زۆر زیندوو نییە یان دیبیت و یەخەگرتنی یەکتری زۆر نییە من لە شوێنێکی ترا جارێک نووسیومە کە لە وڵاتانەی ترکە ئاشتەواییتیایە و دیموکراتیەتیایە جێگیرە نەتیجەیەوەیە کە هیچ ڕۆژێک ڕۆژنامەیەک دەرناچێت وتارێکی تیانە بێ بۆ ڕخنەی وتاری پێشوو بەڵام بە دەستداگریەکی زۆرەوە مەبەستمەوەیە کە هەر کەسێک کە پێی وایە حدودێک هەیە ئەبێت من مراعاتی کە من یەک حدودمەیە و تۆشە بێ یەک حدودتە بێ هەمومان یەک لیستمان پێویست نییە هەمومان یەک بڕگەیەکە بێ حسابی بۆ بکەین نەویشەوەیە کە ئازادەکانی من لەوێ ئاوەستێک کە ئازادەکانی تۆ پێشێ لەکرێ وەرە بۆم بسەلمێنە کە کاتێک کە من بڵێم بۆ نمونە وەک مسلمانێکی تونڕە و کاتێک من بڵێم ئەی ڕەقیبم پێ قبول نییە ئازادەکانی تۆ پێشێ لەکرێ ئەو کاتە من نایڵێم بەس ئازادەکانی تۆ پێشێ نابێ لەسەر تێگەیشتنی جەنابەت ئەم نمونەیە هێناتەوە ئێستا لە دوای ئەم خولەی پەرلەمانی تازە یەکێ لەو گفتوگۆیانەی کە لە بەرزترین ناوەندی دەسەڵات بۆ جێگای وەستان لەسەری ئەویش هەندێ لایانی ئیسلامی سیاسی کە چوونە پەرلەمانی کوردستان پێداگیری لەسەرەوە دەکەن سرودی ئەی ڕەقیب نابی بوترێ و لە بەرامبەر ئەم سرودە هەڵناسنەوە و داوا دەکەن ئەم سرودە لا ببرێ و هەندێ با بڵێن مناقەشەی توندیش لەم بارەیەوە لە ناو پەرلەمانە بووە هەرچەنە تا بێ سەبەکەی زانیاریەکان کە با بڵێن لایەنەکانی تر ئەمدا کۆچیان نەکردووە پرسیارەکە ئەوەیە کاتێ لە بەرزترین دەسەڵات لە هەرێمی کوردستانە
لیستێک لە حرام و حەڵال دروست بکرێ ئەمە چ ئاماژەیە کە ئەم لیستە شۆڕ نەبێتەوە بۆ نێو تەواوی کایەکانی کۆمەلگا سنوور دابنین بەم ناوەی ئەمە حرامە ئەمە حەڵاڵە ئەمە گونجاوە لەگەر فلانە شریعەتە ئەمە گونجاو نییە. ئەم ڕۆژان چکە لەسەر سەفەر بوو من زۆر ئەبدەیت نیم ئاگداریەوە نیم کە لە پەرلەمانە چی گوزەراوە و مەسەلەی ڕەقیبە چۆن مناقەشە کراوە بەس من نەتوان بە شێوەیەکی عمومی قسەی لەسەر بکەم بۆی تۆزە بە مەسئولیەتەوە قسە بکەم. شێوەیەکی عمومی من ڕایەکی وام هەیە کە ئەو موسڵمانانەی کە پێیان وایە ئەی ڕەقیب شتێکە کە لەگەڵ ئایدۆلۆژیای لەگەڵ عەقیدەیە لەگەڵ دینەکەی ئەوە نایەتەوە بۆیە ڕێزی بۆ نانوێنێ بۆ نمونە ئەگەر بێت و لە کۆنفرانسێکە دانیشتووی باسی کۆنفرانسێکە کەم جارێ باسی پەرلەمان ناکەم لە کۆنفرانسێکە دانیشتووی نازانام لەکوێیەکە دانیشتوین کاتێ ڕەقیب لێ درێ بێ هەستینە سەر پێ و هەڵناسێتە سەر پێ ئەوە تەواوەتی حەقی خۆیەتی بیکە ئەوە حەقی خۆیەتی وەش بێ بیکە و من دیفاعەکەم کە حەقی ئەوەی هەبێ بیکە چونکە ئەمە ڕای خۆیەتی ئەمە ڕایەکێتی ئەم ڕایە بێ حەقیە بێ بیڵێ کە اینجا مەسەلەکە لە کۆنفرانسێکان نیە لەسەر جادە نیە لە ئەچێتن مەسەلەی پەرلەمانەوە ئالێرە بوعدێکی تر بۆ مەسەلەکە ئاکرێتەوە کە من تەواوەتی نامەوێستا قسەی لێ بکەم کاتی زۆرە بە بوعدی ئەوەی کە کاتێک کە تۆ ئەندامی شوێنێکی تا چەند تۆ لەسەرتە مقەڕڕاتەکانی ئەو شوێنە جێبەجێ بکەی یا جێبەجێی نەکەی. زۆر ناچمە وردەکاریەکەیەوە بەس ئەوە نازانم کە پەرلەمان دەستگای پەرلەمان دەستگایەکە لە هەمان کاتا کە شوێنێکە بۆ ئەوەی کە نوێنەرەکانی ئێمە لەوێ بچن چۆن ئێمە لە کۆمەلگایە ناکۆچین بتەقین بەیەکە ئەوانش لەوێ بتەقن بەیەکە و ڕای خۆیان بڵێن بۆیە پەرلەمان من جاجارە بینم کە شەڕەبۆکسیشی تیاکرێ من پێم وایە پەرلەمان حەقە تا نزیکی شەڕەبۆکسیش مناقەشاتی تیژی تیا بکرێتەوە بەس ئەو کاتێکی تر دەسەوە شێنرێەوە بێت پەڕێتەوە بۆ سنووری تونند و تیژی بازاندنەوەی ئەبێ سزای لەسەر بێ. شتی تر ئەوەیە کە مقەرراتی ناو پەرلەمان چۆنە ئایا کە تۆ ئەمەد لە دەستورە چەسب کردیان لە دەستوری کاری پەرلەمانە چەسبت کرد کەسێک هەڵناسێ بۆی ئەمە شکاندنی دیسپلینی ئەوەیە من پێم وایە بەناوی تووڕەوی دینیەوە من با پێ بڵم شتێکی پێ بڵم کاتێک کە کەسێک دێ ئەڵێ ئەمە لەگەڵ عەقیدەکەی منە نایەتەوە بەڵام ئەوانی هەر لەوێن ینی پرسیارەکە ئەوەیە کاک سیوان ئەوانی لەوێن ئەندامانی پەرلەمان یعنی سەدانەوەتی هەڵگری هەمان ئاینن کە ئەو لە ڕێگای لایەنێکی هێزێکی ئیسلامی سیاسیەوە هاتووە دێ ئەمە فەرزەکە. کاکی وایمە دووشت جیاکەینەوە ئەو شەوەیە کە تونڕەوی نامەرغوبە بەس تونڕەویە کە زەرە نادا لە ئازادەکانی من و تۆ ئەبێت یاسایی بێت ڕێگەی پێ بدرێ ینی زۆر باشە حەزەکەم جوملەکەش بە مەسەر خوا تونڕەوی ئەبێ ڕێگەی پێ بدرێت لە ڕێگەی یاساشەوە قەدەغە نەکرێت هەمان شت کاتێک من ئەمە بەوە تەبریر بۆکەم ئەڵم ئاخر چونکە تونڕەوی ئازادی بیر و ڕایە و ئازادی ئینسانە یا مافی مرۆڤە ئەمە معنایەوە نییە کە کەواتە مادام ئازادی مرۆڤە کەواتە ناوەڕۆکەکەشی ڕاستە نا هەند ئەسڵن ئازادیەکانی مرۆڤ یا مافی مرۆڤ چەسب کراوە و پێی لەسەر داگیرێ بۆ ئەوە نییە نەرم ڕەوەکانمان بتوانین قسە بکەین بۆیە کە تونڕەوەکانمان بتوانین قسە بکەین بەس معنایەوە نییە ناوەڕۆکی قسەکەم ئەسوولیە و معقوڵە. ئەم بەردۆخی ئێستا هاتنی هێزێکی وەکو دەوڵەتی ئیسلامی بە کورتکراوەکەی داعش هەڕەشەکانی بەتایبەتی لەسەر پێکاتە و ئاینەکانی تر لە هەرێمی کوردستانە بەتایبەتی تریژ لەسەر ئێزیدیەکان ئێمە بینیمان کە چ کۆمەڵ کوژیەک بەرامبەر ئێزیدیەکان دەکرێتن بەڵامەوەی لای من ئایندەبێ گفتوگۆی لەسەر بکەین هەندێ با بڵێن حاڵەت یان دیاردە دەبیندرێت کە پەیوەندی بە هاوکاری ئێمەی کوردی لەگەڵوان کاتێک کە مەسەلەی بیر و باوەڕ ڕێگری دەبێت لەم هاوکاریە لەم ماوەیە کە سندوقی هاوکاری کراوەتەوە بۆی خەڵک هاوکاریان بکە چەند خەڵکێک چوونە کە هاوکاری بکەن لە حیسابی بانقی خۆیان پێیان وتواوە ئەم هاوکاریە نەچێ بۆ ئێزیدیەکان لەبەرەوەی ئەمە ئێزیدین هەرچەندە کوردن بەڵام ئەوانە ئێزیدین ناکرێ ئێمە خێریان پێ بکەین تکایە بیدەن بە کەسانێک کە موسڵمان بووینە و ئاوارە بووینە
مەبەستنەوەیە کە ئەم لە کاتێکە داعش لەسەر سنوورەکان وا بە کوردانی ئێزیدی دەکا لە ناوە خۆمان ئەم دیدا بە بیانی و بیر و باوەڕ ئەمە چه ئاماژەیەکە بۆ مۆراڵی ئینسانی بوومان ئەو ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمە فاشزمێکی زۆر خەتەرناک لە ناو کۆمەلگای ئێمەیە ئەو فاشزمە ئەو فاشزمە من پێم وایە جارێەوەی کە لە بانقەکەی ئیشەکەی خۆی ناکامە مدیرەکەی بێ سزای بداوە مەسلەیەکی زۆر خەفیفە بەڵام شتێکی ترەیە کە ئەگەر ئەو مۆزەفی حکومیە تۆ باسیەکەی مۆزەفی حکومی فاشست بێت ئەمە مەسلەیەکی خەتەرناکە بۆ دەسەڵاتدارانە بێت بە دوای کەون و هیچ باکیان نەبێت ئاشکرایکەن بۆ ئێمەکە کاکەمە لەسەر فاشزم عینەکەم فاشزم بۆ معنایی کە چکە متاسفانە پێناسی فاشزم لای ئێمە ئەوەنە بە معنایەکی فراوان بەکار هاتووە هەموو شتێکی ساکە نووسەرانی قەڵکەوتون هەموو شتێکەکان ئەمە فاشزمە و هیچی تری لەسەر ناڵێ ئەمە فاشزمە و بێزارم لێی و تەواو ئێوەش هیچ نازان ئەمە چونکە تۆ ناڵی فاشزمە ئەم فاشزمەی کە من بەچی معنایەکە ئێڵم من لێرەیە بۆ معنایە ئێڵم کە کەسێک هەیە پێی وایە ئینسانێک و ئینسانێک فەرقی جەوهەریانەیە لەبەرەوەی ئەمە دینێکە کە لەگەڵ ئەمانایەتەوە ئەم دینێکی تری هەیە ئەمە فاشزمی ئیسلامی لە کوردستانات بێ ئەندازە خەتەرناکە و هەیە اینجا تۆ باسیێواکەی کە سیاقەکە چییە یعنی زەمان و مەکانەکەی چییە زەمان و مەکانەکەی داعش نزیک بۆتەوە خەریکی جینۆسایدکردن بەفعلی ئەوە جینۆسایدکردنی یەزیدەکانە لەم سیاقەیە ئەم ئیشانە خەتەرناکە پرسیارەکە ئەوەیە ئەمە چییە وا لە داعشەکە بەرامبەر مەسیحیەکان وا نەکاتن بەرامبەر ئێزیدەکان وا بکاتن مەبەستم لە گەڕانەوە بۆ تێکستی ئاینیە کاتێ مامەڵەیەکی تر لەگەر مەسیحیەکان نەکرێ و جززییان لێ دەسیندرێ و دڵێن یان دەبی جززیە بدەنیان بڕونە دەرەوە لەبەرەوەی ئێوە ئاهلی کتابن دەکرێت مامەڵەیەکی ترتان لەگەڵ بکەین بەڵام ئێزیدەکان قەتڵ و عامەکرێن لەبەروی پێیان وایە ئەوان ئاهلی کتاب نین ئەم جۆرە مامەڵەیە لە هێزێکی با بڵێن هێزێکی تیرۆری ئاینی ئەمە ئاماژەی چ جۆرە ئامادەجیەکە لە تێڕوانینی ئێمە بۆ کەسانی کاڵگیری هەمان ئاینی ئێمە نین ئەو مانایەوەی کە فاشزمەکە بە دەرەجەیەک چووە کە ئیتر خەریکە خشتەی بۆدانێت چی ئینسانێک لە لە ئینسانێکی تۆزێ باشترامیان ئینسان هەموویمە بەعدی مێژوویشێ ینی ئیسلام یان بزوتنەوە ئیسلامیەکان لە سەردەمی خۆی هەمان مامەڵەیان لە سەردەمی فتوحاتە ئەنجام داوە سەبەبەکەی چییە یان تەبریری ئیسلام مسلمانەکە چییە بۆ ئەوە ئەمە مۆزوعێکی تەواو دابڕاوە لەوەی کە ئینسان نابێت جینۆساید بکرێ ئینسان نابێت جزیەی لێوەرگێت چونکە لێوەرگری چونکە سەر بە عەقیدەکەی تۆ نییە من باسم لە فعلەکەی باسێون لەوە نییە کە سەبەبی چییە کەیفی خۆتە سەبەبی چییە کەیفی خۆتە ئەگەر بۆ نمونە کوردیت و ئەمفالت بەرامبەر کرا و هەڵەبجەت بەرامبەر کرا من کەسی نزیکم کەوتە لە بەر ئەمفال یەکەی بەڵام من ڕێگە بە خۆم نادەم کەیفی خۆمە ینی من کارە ساتێکی وا قورسم هەیە بەڵێ من کەسم ئەمفال کرا بەڵام من ناتوانم بێم بڵم کەواتە با من لێرە عەرەبەکانی سلێمانی نازانم فڵان ناحەقیان پێ بکەم نەیەڵم بۆ نمونە لە هوتێلەکانە شوێنیان بدرێتێ ئەمانە ڕسمیت بەوە بدەم تەفرەقەی ئینسان بکرێ بەر ئەساسی نەتەوە وڵاتی چونکە من ئەو جوندیانەی کە ئەمەیان کرد جوندیایەکی عەرەب و یا عەرەب باکی نەبوو بەرامبەر بە منشتیوە یعنی بە معنایەکی تر سەبەبی هەرچی شتێکە نمونەی ئیسرائیل لەکرێت زۆر نمونەیەکی دقیق بێ ئیسرائیل کارەساتە بەڵێ هۆڵۆکۆستی بەرامبەر جوولەکە بەرامبەر جوولەکە کرا بەڵام ئەمە هیچ شەرعیەتی بۆ نادا ئیسرائیل بچێ مناڵی فەڵەستین و مناڵی غەزە بکوژێ بەڵام لە هەمان کاتیشا خەڵکانێک هەن لە بەرامبەر کوشتنی مناڵی غەزەیە دێت خۆپشاندانی لەگەڵا ئەکا بەڵام ئەگەر بێت و مناڵی بڵێ وەڵام مناڵی ئۆرشەلیم کوژراوەرە خۆپشاندانی پێی نایە بەشدار بێت یعنی بە معنایەک فاشزمێک جۆرێک لە ڕاستیزم هەیە ئەو جۆرە ڕاستیزمەیە کە حیا و شەرمی پێ نەماوە من لە ناو پرسیارەکەی تۆیە کە گوێم لێ بوو بێ زیاترەوەیە کە ئەمە چی عیبەیەک ئەمە چی حیاچوو چی دەرەجەیەکە لە ڕاستیزم داعش ئەو بەڕی بێشەرمیە لە تاریخی ئێمەیە هیچ هێزێک نەبووە تاریخی ئێمە تاریخی ئینسانە من هێزێکی تر نابینمەوە بەو دەرەجەیە حیا و ئەخلاق و شەرمی خستبێتە لاو بڵێ من شەقاومەوە هەزار ڕوودا بەرامبەری ئێزیدیەکان وەک ڕۆشنبیرێک وەک ئینسانێک یعنی چیت پێ دەڵێ ینی چه ئاستێک ئەمە تا چەند تاوانێکی گەورەیە و ئەمە جێگای لە سەوەستانێکی
قوڵە لەم ناوچەیە ئەوە یەزیدەکان من پێم وایە ئەبێت شۆکمان بکە متاسفانە شۆکمان ناکەم شۆکی کردوین کەم شۆکی کردوین ئەو کارەساتێکی زۆر لەوە گەورەترەکە بەو ئەندازە کەمە ئێمە شۆک بکات من پێم وایە ئەگەر ئەوە بەرامبەر مجموعەیەک لە موسڵمان کرابایە هەمان ئەو لێکەوتوی دەبوو کە ئێستا هەیەی ئەگە لەسەر کۆمەلگای کوردستان بەرامبەر مجموعەیەک موسڵمان کرایە ئەو کاتە ئێمە لەسەر جادە ئابووین و مجموعەی موسڵمانی شەهاد لەسەر جادە ئابوون و خۆپشانای زۆر گەورەیانەکە چکە زۆر زۆرن لە سەدا 95 کۆمەلگا پێکەێنن بەڵام بێشەرمی کەواتە ڕایاڵەکە تا بێ سەلەمابینی ئینسانەکان ئینتیما لۆکاڵیەکەیە پێزەوەی ئینتیما ئینسانی و ئینتیما عقایدی و ئینتیما ئایدۆلۆجیەکەیە ئەمەشە منەمەوێ کاڵی بکەمەوە ئێمە بێ ئینسان ببینین نەکەن ئەوەی کە کێسەر بمنە و کێسەر بمن نییە جگەلەوەی کاک سیروان جگە لەو هێرشانەی دەبیندرێ لەسەر بیر و باوەڕ لەسەر ئینسان هەرجاری بە بیانوێک لە هەرێمی کوردستان لە بەشێک لە ناوەندەکان لە ناوەندە ئاینیەکان بەبەردەوام دیاردەی هێرشکردنە سەر خەڵکانی سکولار خەڵکانی ئەلمانی خەڵکانێک کە پێیان دەوترێ هەڵگیری بیری مارکسی یان پێیان دەوترێ شوعی بەبەردەوام دووبارە دەبێتەوە ئەم بێڕێزیکردنە ئەمە ڕێگا خۆشکرێکە بۆ پێشێلکاری گەورە بەرامبەر بە مافەکانی مرۆڤ و بۆ دروستبوونی ئەم دۆخی کە ئێستا ئێمەتیایی دەژین خۆی ئەگەر بێت و هەر هیچ نا ئەگەر کەسێک لە سەری سزاژ نەدرابێ ئەگەر کەسێک هەڕەشەشی لێ نەکرابێ تەنها من و تۆیەک ڕۆژە لە ڕۆژانەکە بمانوێت فلانە ڕستە بنووسین بە شێوەیەک یان فلانە دێڕی شیعرە بنووسین و سانسۆر ماخستە سەر خۆماوتمانە وڵا بۆی هەیە تووڕە ببن فلانە کەس بەکاتە من سانسۆر بخەمە سەر خۆم ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤ ڕووی داوە و پێشێلکردنی مافی مرۆڤە کە کارەساتی گەورە بە دوای خۆیان ئەهێنێ لە کۆمەلگای کوردیە منیش متفقم لەگەڵ تۆیە کە عەقڵی ڕەخنەی یان بڵین گوتاری ڕەخنەکردنی دین تۆ ناوێنێ ئەلمانیەت من حەزەکەم تۆزێ ئیتارێکی فراوانتری بدەمێ من پێم وایە خەڵکی سەکولار خەڵکانێک کە ڕەخنەگری دینن بێ ئەندازە خراپ پاشەکشیان پێکە بێ ئەندازە زۆر ینی پاشەکشیان پێکراوە هەندێک زەر ئەم ڕخێنە ناو موئەسەسەی حکوومەتیشەوە واتە دام و دەستگای حکوومەت دەسەڵاتی حکوومەت ئیستیغلالەکرێ بۆ ئەم پێشێرکاریە بۆ بەرزکردنەوەی ئەم بانگەوازە ئەمە ڕۆڵی حکوومەت و دام و دەستگاکان لێرە چ ڕۆڵێک دەبینی یان ئەگە بە دوێشتر پرسیارەکە بکەم چی بکەین بۆی ئێمە بیری توندڕەوی ڕێگری لێ بکەین کە لە کاتێکە ئێستا بیری توندڕەوی وتمان بۆتە هۆی ئەوەی کە هێزیی وەکو داعش لەدایک بێ کە بۆتەوەی کە ئەم ناوچەیە یان بەگشتی ڕۆژهڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیسلامی دۆزەخێک بۆ مافەکانی مرۆڤ بۆ ئینسان بنێتەوە بەشی دووەمی پرسیارەکەت ئەکرێ پرسیارێکی مستەقل بێ من پرسیارەکە بەشی یەکەمی وەک پرسیارێکی سەربەخۆ جواب دەدەم و دوایە چمە سەر ئەویان ئەوەی کە دەستگای دەوڵەتی جار هەیە ئەچێتە پشت ئەمە کە خەڵکانێک کە حەقیانەیە ئازادی دەربڕینی خۆیان ممارسە بکەن و ڕای خۆیان بۆ نمونە لەسەر دینی ئیسلام بڵێن ئەمە ڕێگریان بۆ دروستەکرێت و جاریشەیە سزادرێن و جاریشەیە حەسارە خرێتە سەریان ڕۆژنامەکەیان پێداخرێ نازام چیان بەرامبەر ئەکرێ یان کتێبەکە لە چاپخانە دەرەکرێت و نایڵەن چاپی بکەن ئەمە لە ناو حکوومەتە ئەگەر بێت و داکۆچیکەری هەیە دوو جۆر داکۆچیکەری هەیە داکۆچیکەرێکیانەوەیە کە کەسانێکن ئایدۆلۆژیاکەیان واخوازێ هەوڵدەن هیچ ئایدۆلۆژیا یا هیچ ڕەخنەیە لە بەرامبەر ئایدۆلۆژیەکەیانە موجود نەبێت قەزم ئیسلامیەکانە لەم حاڵەتەیە شتێکی تریان یاریکردنی ئینتیهازیانەی دەسەڵاتداران بەوەی کە ئیسلامینین من بۆ تعریفاڵم ئەلمانین ئەجینا ئەلمانینین بەڵام لەبەرەوەی ئیسلامی سیاسینین کەواتە ئەلمانین یعنی بە معنایەکی تر ئینتیهازیەتی هێزە ئەلمانیەکانە من کاتێکە بینمەوە نەچیروان بەرزانی پێش مەلا بەشیرەکەوێت و دانیشیەڵە کەواتەی تر لەمە دوا کفر قبول ناکەین و چی ئەمە و ئینتیهازیەتەیە ئەمەش ئەگەر خۆیان داعمی مادی و ڕاگەیاندنی هێزە سەلەفیەت و ڕەوەکان بکەن من پێم وایە غەڵەتی لەو شێوەیە گەورە زۆرە لە ناو ئیدارەی هەرێمی کوردستانە بۆ نمونە پارەی دەوڵەتی پارەی هەرێمی کوردستان ئەبێ لە گەشەپێدانی دیموکراتیەتە بکرێ کەواتە
خۆی لە خۆیە معنای ئەوەیە کە حزبێک ئاشکرا مەکتەب سیاسەکەی ئەڵێ ئێمە کاری شەکەین بۆی دیموکراتیەت نەمێنێ ئەو کاتە ئەبێت لە ناو مقرراتی حکوومەتاوە هەبێکە هێزێک ئاشکرا ئەوێ بنکۆڵی دیموکراتیەت بکات لە وڵاتەیە حەقیەوەی نییە پارەی مڵکی عامی تیا سەرف بکەین و بچێت بنکۆڵی مجتەمع بکات. جا ئەوت بینە سەرەوەی کە چ بکرێت لە کۆمەلگای کوردستانی یان لەم ناوچەیە کە ئێمە ئێستا لەگەڵ هێزێکە بوونێتە دراوسێک کە بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر ئێمە لەگە هێزێکی ترۆریستی وەکو داعش مامەڵە دەکەین بەشێکی زۆر لە خاچی هەرێمی کوردستان تا بە ئێستا لە بەندەستی ئەم هێزە تیرۆریستیە و دۆتری ئەم هێزە تیرۆریستیە تەنیا لە بەرامبەرمان نەوەستاوە وەکو لە کەمێک پێشوەستانی قاشمان کرد کە ئاماژەکان پێوان دەڵێن لە ناوەش بوونیان هەیە چی بکرێ بۆ ئەوەی کە ئێمە ئیش بکەین تەنیا ئیجرایی ڕێکاری سەربازی نەکەین ئایا تەنیا ڕێکاری سەربازی چارەسەرە بۆ مامەڵەکردن لەگە هێزێکی تیرۆریستیوە؟ ڕێکاری سەربازی چارەسەر نییە کافی نییە بەس لەحظات هەیە لە ڕێکاری سەربازی زۆر گرنگە بکرێ. من پێم وایە ئێستاکە لە بەرامبەر داعشە ڕێکاری سەربازی زۆر گرنگە بکرێ و ڕەخنەیە کە لەم سیاسەیە بوترێت ئەوەیە کە سەرکردەی هێزی پێشمەرگە یان سەرۆکی هێزی پێشمەرگە نازانم چی پێڵم قایدی هێزی پێشمەرگە متەمەسلن بە مەسعود بارزانی قسووری زۆر گەورەی کردووە لە ساڵانی ڕابردووە توانی چونکە چاوی لەوە بوو کە هێزی پێشمەرگەی تەنها بۆەوە بوو وەلایان باتەوە وەلای عینلایەنگری تۆ بێکاری تۆ تووڕێی وەرە شتێک بکەیت دیڵێک بکەین دیڵ وەرە پاپچینە مەعاملەیەکەوە تۆ ئەزانم گەنجێکی بێکاری تو تووڕێیت وەرە من معاشێک دەدەمێ تۆ ئیتر پێشمەرگەی بڕۆ قەیناکە ئەندامی حزب تەبان هەوانە تۆ ئیتر کەسێکی معاشەکەتە بڕێگەر بێت وەلا بۆ من عکس نەکەیتەوە معاشەکەتە ئەبڕێگە ڕەخنە بکەی بەس بڕۆ تەدریبیش مەکە قەیناکە زابطەکانیشمان گەندەڵ تااقەتیان نییە تەبان بەشێ لە نەتیجەیە چیەکەی لە نەتیجەیە تۆ کارێکەکەیت کە هێزێکی گەورەی پێشمەرگەت هەیە بە ژمارە هێزێکی گەورە بەڵام هێزێک کە بە هیچ شێوەیەک نازانێت چۆن شەڕەکات نازانێت چۆن ینی سیستەماتیک ئیش بکات و کەسێکیشە ئەبینێتەوە ئەوامر لە کەسانێکە وەرەگرێکە ئەوەنە جددیەتی لێ نەبینی و ئەبینێ گەندەڵە ئەبینێ کابراایکی ناپاکە ئەبینێ لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ترەوە ینی لە ڕووی پەروەردەیەوە هەرچی دام و دەستگاکانی حکوومەت و دەسەڵاتەکانی ترچیە لەوەی کە ئێمە بتوانین سنوورێک بۆ بیری توندڕەوی جام بیری توندڕەوی ئاینی ئیسلامی سیاسی بێ یان هەر بیریی تری توندڕەوی بێ ناتوان کۆمەلگای کوردی بە لەشێک بشوبێنم لەشی ئینسانێک کە برینێکی پێوەیە و خوێنی لەبەرە ڕاو بەڵام لەو سەریشەوە دەوروبەر بەکتریایەکی زۆر خەتەرناکی هێناو لەو برینە نزیکە بێتەوە قەزم داعشە لە برینەکانی ئەمە نزیکە بێتەوە بۆیە ئیشێکی شامل ئەوێت لە چەندین مەدانی جیاوازەوەیش بکەین بەس ئێمە باسی مەدانی عسکەریمان کرد مەدانی ئەمنی زۆر گرنگە بەڵام لە ئێمە مەدانی ئەمنی کاتێک ئێمە ڕسمێتی پێ بدەین ئەو کاتە مەسرور بەرزانیە چێت شەرعیەت بەو دەستگا بەرناوی خۆیدات و ڕسمێتی پێدا دانیشێک گوێ لە تەلەفۆنی هەمومانەگرێ ئاخرێ ماتان بپارێزین لە داعش یانی بە معنایەکی تر ئیجراعاتی ئەمنی زۆر مهمە بەڵام ئیجراعاتی ئەمنی نەبێتە پێشێلکاری حقوقی ئینسان و پێشێلکاری مافە تایبەتەکانی من یا بڵێ تا شتە تایبەتەکانی من و تۆ هەر کەسێکی تر شتێکی تر ئەوەیە پەروەردەیە بڵێ لە قوتابخانەکانە بۆ نمونە پەروەردەکردنی مناڵ لەسەر تۆلەرانس کە تەحملی هەبێ بۆ ڕای جیاواز کە یا هەر هیچ مناڵ کە فێر بێت کە شتەی ڕایەکی هەیە ڕاکەی خۆی نەشارێتەوە بیڵێ ئەم جورئەتە مەدەنیە ئەم جورئەتە لە چەندین مەدانی ترە واکە ئێمە بتوانین کە مەناعەیەک پیا بکەین داعش لە جەستەمانە نتوانێت گەشت ئەگەر کار بگاتەوە لە ناو خودی پەروەردە ئێمە لە سەدەی 21ەمە خەریکی جیاکردنەوەی ئینسانەکان بین بەسەرەوەی ئەمە کچە و ئەمە کوڕە ئەمە چی پەروەردەیەکی پێدەوترێت ئەوە عقلێکی کلاسێکی کۆنە کە من پێم وایە ئێستاکە لە تۆزێک نامۆ دێتە بەرگوێ لە
ئەم سەردەمی شارستانیەتە ئینسانی ئێستاە بەڵام متاسفانە نوێنەری هەیە من قسەمەوەیە کە ئەبێ حەقی هەبێ و قسە بەتاڵە بکە بەڵام ئەبێ ئێمەش حەقمانە بێ بەرەبەرە کار بۆ بکەین دەریخین و قسە چەند بێ معنا لەم ماوەیە لە کاتی یادەکان بە تایبەتی یادە ئەو یادانەی پەیوەندیە بە سەری ساڵەوەیە چەندین قوتابی پەیوەندی پێوە کردین دەڵێ مامۆستا پێمان وتاوە ئەگەر بچنە ئاهەنگی سەری ساڵ ئەمە گوناهێکی گەورەتان کردووە ئەمە حرامە ناکری بیکەن و لە هەریمی کوردستان چەندین جار مامۆستا تەدەخۆلی لە شئونی قوتابی کردووە لەبەرەوەی لە چی لەسەر نەکردووە لەبەرەوەی بە جۆرێک لە جلەکانی لەبەر کردووە لە ئێستاش لە چەندین نموزەجی قوتابخانەمانەیە کە بەڕێوەبەرەکە بە زۆر وا لە قوتابیەکانی دەکا ئەو چۆنی دەوێ ئاوازن لەبەر بکات کاکی و ئەو مشکلانی تۆ باسیەکەی من ناگداری نیم بەڵام ئەو مشکلانی تۆ باسێکی خەتەر ناکەن زۆر و معنای نییە دەسەڵاتداران بە جددی وەری ناگرم نەزان دەسەڵاتداران نەک بە جددی وەری ناگرێت بازێکی پێی خۆشە بازێکی پێی وایە ئەبێ وابێ ئەمانەش ئەشری بیری تونڕەوین ئەوە منەڵم خەتەر ناکە من پێڵم نەک مۆشەرەوەنە خەتەر ناکە بەڵێن عەبدول نووسەر سوپاز بۆ بەشداریت لەم گفتوگوۆیە تایبەتە لە کاتمان گرتی سیروان عەبدول جەنابتان کە لە دەرەوەی وڵات دەژین هاتونەتەوە بۆی کە گفتوگۆیەک لەبارەی بیری توندڕەوی هەم لە ناوەندی کۆنفرانس و شوێنەکانی تر و بوو بە دەرفەتێک ئێمەش بتوانین لە ناوەندی میدیا گفتوگویەک لەم بارەیەوە بکەین سواز بۆی کە کاتی ئێمە بەێمە بەخشی بەڕێزان بەم جۆرە دەمە کۆتاییان بەم گفتوگۆ تایبەتەدا کە تێیدا گفتوگۆمان کرد لەبارەی ئاماژەکانی بیری توندڕەوی لە هەریمی کوردستان کاریگەریەکانی و بە تایبەتی لەوە دۆخێکە کە داعش نزیکە لەسەر سنوورەکانمان قسەوانە سەرەوەی کرد کە ئێمە چۆن ڕیشەی داعش لە نێوەخۆی هەریمی کوردستانە دەستی بۆ بین و چۆن دەکرێت ئێمە ڕوبەڕووی جۆرەکانی بیری توندڕەوی ببینەوە هەوڵە دەین لە چوارچێوەی زنجیرەیەک گفتوگۆ لە دیدی جیاواز و لە ڕەهەندی جیاوازەوە گفتوگۆی جددی لەسەر ئەم پرسە هەستیارەی پەیوەندیدار بە ژیانی جڤاچیەوە بکەین تاڵقەیەکی تر و گفتوگویەکی تایبەتی تر کاتێک خۆش بۆم برایە